باوەڕێ حکوومەتێکی سەرکەوتوو دەکەن لە 4 ساڵ داهاتوو ئینشاءالله حکوومەتێکی ئیشکەر و ملتەزم بۆ میلەتەکەی دەبێت چونکە ئێستا هەندێک بوار هەیە پێویستیان بە پێشکەوتن هەیە وەکو واری ئابووریە کشت و کاڵیە زۆر بوارێ دیکەش هەیە داوا لە حکوومەت دەکەم کابینەی نوێ کە ژیانی پێشمەرگە خۆش بکات بەڕاستی ژیانی پێشمەرگە زۆر سەختە موچەکەی کەمە بەشی هەموو شتێک ناکات زۆربەی پێشمەرگە هەیە کرێچیە مەعاشەکەی بەشی ناکات حەزەکەین کە مۆزەف کوردستان مامۆستامە پاشەکەوتی نامێنێ و بەنسبەتی کە مەسیحی خۆمان زۆر شارازیم هەیە چونکە فەرق و جیاوازمان نییە لێرە کوردستان تام وایە کە زۆرتر گرنگی بە عەفرەت و کچی کورد بدرێ گۆڕانکاریان بۆ بکەن زۆرتر کارەکانیان بۆ جێبەجێکەن زۆرتر گرنگیان پێ بدەن دەبێ حەقی ژنی کورد و عەفرەتی کورد وەک پیاوەکان بێ ینی عەفرەت و پیاو هیچ فەرقیان نەبێت هیچ جیاوازیەکان نەبێت لە بیندا